بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوا بە دوای ئەو گرژی و ئاڵۆزیانی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا جەماوەر و ڕۆشنبیر و خەڵکی خاوەن هەڵوێست و نیشتیمان پەروەری لە سلێمانی هێنایە سەر شەقامەکان ئەگەرچی بە ژمارە وەک پێویست نەبوون، بەڵام هەزاران کەس دڵ و دەرونی لەگەڵ ئەوانە بوون کە خۆپیشاندانیان کرد. باسییان لەوە کرد کە سلێمانی ئەو ئیرهابە قبول ناکە و جارێکی تر پرسێکی نەتەوەیی گەورە و پرسی کۆنگری نەتەوەیی یان یەکبوونی نەتەوەیی بۆتەوە ڕۆژەف لەبەرەوەی خواستی چەند هێزێکی سیاسی بۆ ئەوەیە کە بێکەوە ئیش بکەن ئەگەر بازەکەشی چەند قورس بێ. پرسی شوناسی نەتەوەیمان هەروەها پرسی یەکڕیزی و یەکدەنجی لە هەر بەشێکی کوردستانی داگیر کراو بێت تا چەند گرنگە ببێتە ڕۆژەوی سەرەکی و کاری لەسەر بکرێت. ئەم شەو لە پانۆراما گفتوگۆی لەبارەوەکەی بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ محەممەد ئەمین ئەندامی کۆنسەی بەڕێوەبردی کەنەکە کۆنگری نەتەوەی کوردستان. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانیش. زۆر سپاس. بەرمەبرا ئەو یاخود دەرەنجامی ئەو خۆپیشاندانە لەسەر چی بوو بۆچی بوو و بەڕاستی هەست ناکەیت سەرەتای قۆناغێکی نوێیە بۆ پرسیینەتەوەی دوای کۆمەڵێک ئاڵنگاری؟ بەڵێ سڵاو لە جەناب جارێکتر لە ڕاستیە ئەمڕۆ خەڵک سەلماندی کە هیچ تیرۆر و ڕوبەڕووبوونەوەیەکی داگیرکەرانی کوردستان لەسەر هەر شارێکی کوردستان بێ لەسەر هەر پارچێکی کوردستان بێ قوبوڵ ناکە، چونکە دوژمنانی کورد و بە تایبەتی تورکیا کە نەیشاردۆتەوە خۆی تورکیا بە ئاشکرا ئەڵێ من دژی هەموو ستاتویەکی کوردی مەگەر لە جنوبی فەریقاش بێ، ینی کەسێک کە خۆی دەوڵەتێک تێڕوانینێک بەم نەوعا مامەڵە بکە ئیتر هیچ خیارێک لە بەردەم کووردا نامێنێتەوە جگەل لە یەکبوون و جگەل لە یەک ئیرادەیی و جگەل لە یەک پەیامی. بۆیە یعنی ئەوەی کە تورکیا ئێستا ئەیکا لە ڕۆژئاوا لە بادینان لە سلێمانی لە هەر شوێنێکی تر بێت ڕاستی بە معنای کەلیمە تاوانێکی دوژمنکارانەیە و لەو تاوانانەیە کە بە هیچ جۆرێک ئینسان نابێت لە بەرامبەریا بێدەنگ بێ و بێ هەڵوێز بمێنێ. هەر بۆیە ئەمڕۆ وەکو خۆشە دووتێت هەرچەندە بە ژمارە ڕەنگە لە ئاسی پێویستان نەبوو بێت، بەڵام هەزاران خەڵک ئەتوانم بڵێم بێ ژمارە خەڵک لە دەرەوە لە کوردستان لە پارچەکانی تری کوردستان لەگەڵ ئەو پەیاما بوون کە کورد پێویستە عیبرەت لە مێژووی خۆی وەرگێ و پێویستە ئەو هۆکارانەی کە لە ڕابردووە هۆکاری پەرپەرد بوون و هۆکاری لە ناوچوونی دەسەڵاتە کوردیەکان بوون، ئێمە بە هەمان ڕێڕەوە نەڕۆینەوە و پێویستە هەمومان بە جیاوازیەکانمانەوە بە دەنگ و ڕەنگە جیاوازەکانمانەوە لەم پرسە نیشتیمانیەتەوەی یانە پێکەوە بین، چکە هەر دەرکەوتووە هەرو ئیرادەیی و هەر ئەو یەکبوون و پێکەوە بوونەش پیلانی ناحەزان و دوژمنانی نەتەوەکەمان لە گۆڕانیە بە تایبەتی لەسەر و هەمویانەوە تورکیا هەڵبەتە ئێران و دەوڵەتانی تریش بە ئەندازە و بە پلەی جیاواز، بەڵام ئەوەی کە ئێستا هەمومان ئەیبینین و لە شانوەکە زۆر بە ڕوونی دیارە چ لە ڕۆژئاوا چ لە باکوور چ لە ڕۆژهەڵات چ لە باشووری کوردستان دەوڵەتی تورکیایە کە بە ئەقڵەتێکی نکۆڵیکردن لە سەرەتایی ترین کە مەسەلا بۆن مافی زمان تا ئێستاش لەم هەزاری سێمە ڕێگە نادا باکووری کوردستان بە زمانی دایک بەکاربێنن یاخود ئێمە دوژمنەکانمان معلومە، ینی دوژمنی کوردن هەرێکە بە ئەندازۆ بە ڕێژەی جیاوازی خۆی ڕێگری لە مەسەلەی شوناس و پرسیینەتەوەیمانەکە خۆمان چەند زمینە سازکار و چەند ڕۆڵە بینین بۆ ئەوی ئەو دوژمنایەتە چڕترکەی خەسترکەی. بەڵێ من وەکوتم لە قسەکانیشما ینی لە ڕابردووە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی لە ناوچوون دەسەڵاتە کوردیەکان بۆ نمونە مینشینەکان لەپاڵ ئەو زروفە مەوزوعیانەی کە لەو کاتانە هەبووە کە سیاسەتی گشتی ئەو کاتانە ڕەنگە لە بەشێکی لە قازانجی کورد نەبوو بێ، بەڵام هۆکارێکی سەرەکی و کاری زاتیە و کاری خودیە کە ئەو مینشینانە لە نێوان یەکتریە ناکۆک بوون دابش بوون بەسەر جەمسەرگیری ناوچەیە و ئەماگە بیگۆزینەوە بۆ دۆخی ئێستاش بەڕاستی هەر دۆخێکا کە ئەتوانی بۆ ئێستاش بیهێنیتەوە بە نمونە بۆیە هەر هێزێکی سیاسی
هەر لایەنێکی سیاسی هەر شخصیتێکی سیاسی هەر کەسێک بیل لەوە بکاتەوە بێوێ لە ڕێگەی دوژمنانی کوردەوە هەیمەنی خۆی فەرسکا یاخود بێ بە جۆر لە جۆرەکان شارێک بک بەگشت شارێکی ترە بەڕاستی بەخۆی بزانیان نەخۆی نەزانێت بە وشیاری یا بە بێئاگایی ئەوە ئەجەندای دوژمنان جێبەجێەکە بۆیە هیچ هێزێک هیچ شخصیتێک هیچ ماڵباتێکی سیاسی نابێ بیل لەوە بکاتەوە لە ڕێی خۆشکردنی ئاگری ناکۆچی نێوان شارەکانەوە نێوان لایەنە سیاسەکانەوە هەژمونی دەوڵەتێک بەسەر هەرێمەکان لەتکردنی هەرێمەکە بێوێت خۆی بە براوە بزانێت بە بەڕاستی کەس لەوە براوە نییە و ئەوەی زەرمەندی سەرچیە بێ ئەو لایەنەیە کە خۆی ئەیەوێت بەو جۆرە هەیمەنی خۆی فەرسکا یاخود بە جۆرێک لە جۆرەکان بێوێت دەستکەوتێک بەدەست بێنێتوانە یاخود تەرەفێک بێنێتە ژێرباری خواست و داواکارەکانی خۆی بۆیە بە بڕوای من لە مەسەلە منوانی کوردۆلۆژی ئەڵێمەوە لەگەڵ خوێنکارەکانی شاباسی ئێمەکەم ینی ئێمە ناکرێ هەمیشە گلەی لە دەرەوە بکەین بۆ نمونە ناکرێ بڵین وڵا بۆچی ئەمریکا ئەوەی بۆ نەکردین وڵا ئینگلیزەکان بۆچی ئەویان بۆ نەکردین وڵا فڵان بۆچی ئەوەی بۆ نەکردین ئێمە ئەی خۆمان چی بۆ خۆمانەکەین شێرکۆ بێکەس لە شعرێکی زۆر جوانە ڕۆحی شار بێ لە ساڵی 69 ئەڵێ 2500 ساڵە مێژوو ئەڵێ لە دایک بووین 2500 ساڵە وەک ئێستاوای نەک نەگرتوین 2500 ساڵە مەشکەی دوژمنانە ژەنین ئەڵێن شەڵقەی زل و خۆشە بەی خۆشمان پێەکەنین ئێخۆ ناکرێ شاعری چۆک و شێرکۆی مەزن لە 69 ئەم قسانەی کرد بێت وەدەیان تەجروبە نەبووە ئەمە نەکرد لە ئەحمەدی خانیەوە لە ئەحمەدی خانیەوە ڕۆشین بیرەکانی ئێمە فەیلسوفەکان شاعیرەکان لە ئێستادا یعنی ئەوەی با بڵین بتوانێت قسە بکە بێتە گۆ باز لە گرنگی ئەو یەکبووناکە و باز لە گرنگی ئەوواکە کە خۆمان ئەو مێژووە تێپەڕێنین و ئەو مێژوە دووبارە نەکەینەوە خۆمان لە ئێستادا نەبین بە داردەست و نەبین بە جۆرێک لە جێبەجەکەری پلانی دوژمان بۆیە بەڵێ چەندە زروفی مۆزوعی گرنگە دەهێندە زروفی زاتی و خۆمان و حیزبەکان و کارکتەرەکان و شخصیەتە سیاسی ناوخۆیەکان گرنگن بۆ یەکبوونینەتەوەی بەڵێ دکتۆر ئەمڕۆ مەسەلەن لە سلێمانی خۆپشاندان کرا لە هەولێر ڕێگری لێکرا ئەم تێکچوونی تەرازوە جا ئەگەر بە پێچەوانەش بێت یعنی بۆنە لە سلێمانی ڕێگری لێ بکرێ لە هەولێر ئەمە بەنی کاریگەری لەسەر پرسی نیشتیمانی و نەتەوەیمان نابێت بەداخەوە ئەمڕۆ لە هەولێر هەر ڕێگە نەدرا لە ناو بارگای کۆنگرەی نەتەوەی کوردستانە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکرێ کە بە بڕوای من ئەمە هێزەکانی ئاسایش لە هەولێر بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ سەرپەرشتیانەکە ناکرێت بە هیچ جۆرێک ئەمە بە بڕوای من کارێکە ئەبێ هەموو ئیدانی بکەین و ئەگەر بێوێت بەم جۆرە درێژە بە حکومڕانی بدا بەڕاستی بە هەڵات چووە چکە مێژوو سەدان نمونەی وای تایە کە هەموو کاتێ زوڵم و زۆر ڕۆحی مقاومەت و ڕۆحی بەرگری زیا کردووە ینی ئەماگەر لە سلێمانیش بێ هەروایە یعنی ئەگەر لە سلێمانی ژەشێتی نیشتیمانی کوردستان بیل لەوە بکاتەوە بە زۆر لە ڕێگەی هێزی ئەمنی و لە ڕێگەی هێزی ئاسایشەوە سەرکوتی ئازادی بکە بە دڵنیایی دوجار لە زەرری یەکێتی نیشتیمانی کوردستان تەواو بێ و پارتی دیموکراتی کوردستانی شکاک زانە تۆ بێنە بەرچاوی خۆت زیندانیانی بادینان چ زەرێکی ئەتوانم بڵم لە ناوبانجی پارتی دیموکراتی کوردستان و هەتا حکوومەتی هەرێمی کوردستان و مؤسساتی ئەمنی داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی هەتا دادگاکانیش ینی تۆ هیچ راپۆرتێکی نێودەوڵەتی نییە هیچ دەوڵەتێکی دیفاعکە لە ئازادی نییە لەسەر کەیسی زیندانیانی بادینان نهات بێتە جواب و نەچوبێتن لای سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان و پیان نەوتی بێت کە ئەمە بۆ یعنی لەکوێ دنیا بووە خەڵکانێک لەسەر داواکردنی سادەترین ماپ یا لەسەر کۆمنتێک یا لەسەر ئەوەی کە گوایە بەنیازن شتێک بکەن تۆ بەم جۆرە بیان خێتە زیندان و مامەڵانەکە ڵاپێ من خۆم هەم لە دادگاکانیانە بەشێک لە محەکەمەکانیان بەشداریم کردووە هەم بەشی هەرە زۆریانم بینی و لەوانەی کە ئازاد بوون یعنی تێئگەی لەوەی کە لە ڕاستیە سەرکوتکردن ڕێگریکردن ناکاتە ئەوەی کە دەنگی ئازاد و خەڵک هەڵوێزدە نەبڕێ ڕەنگە تەجیل ببێت ڕەنگە ئەم هەڵوێستە تەجیل ببێ لە قۆناغێکەوە بۆ قۆناغی بەڵام لە شوێنێکی ترا هەر ئەتەقێتەوە هەر ئەمێنێ ئەو بڕوای منوەکو ئەتوانم بڵێم تەشبیهکەم بە مەنجەڵێکی بوخار مەنجەڵێکی بوخار چۆن لە لەحزەیەکە ئەگەر تەنفیسی نەبێت ئەتەقێتەوە بە دڵنیایی دۆخی شەر وایە بۆیە نابێت هیچ هێزێکی سیاسی بیل لەوە بکاتەوە کە با بڵین بێ لە ڕێی ئەمنیەت و سەرکوتکردنەوە دەنگەکان ناوبەرێ بە بڕوای من باشترە ئەم هێزە سیاسیانی هەرێمی کوردستان و تایبەتی
پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بەشی هەرە سەرەکی حکوومەتەکان پێگەناوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هەندێک لایانی ترا بە بڕای من بۆ خۆیان باشتر لەسەر پێشکەشکردنی نموزەجی باش لە خزمەتی خەڵکە منافەسە بکەن نەک لەسەرەوەی چۆن ڕێگری لە دەنجی ئازاد بکەن. دکتۆر بەڕێزت مامۆستان بووی لە زانکۆ بە فەخرەوە سپاست دەکەم چاکەی خۆدا سپاس دەکەم لە هاو پۆلەکانی ئێمە سێ کەسی خەڵکی ڕۆژهەڵاتی تیا بوو چاکم لەبیرە ینی ئەو کاتە بڕیارێکی بەڕێز مامجەلال هەبوو کە کار ئاسانی تەواویان بۆ بکرێ بەتایبەتی کوردانی باکوور کوردانی ڕۆژاوا بەتایبەت ئەو کاتە ڕاپەڕینی قامیشلۆ تازە کرابوو لە ڕۆژهەڵات خەڵک لێرە بوو ینی حکوومەتی هەرێم و دام و دەستگاکانی پەناگەیەک بوون بۆ گەنجان و لاوان بەشێک زۆریان زانکۆشیان تەواو کرد لە زانکۆی سلێمانی هەندەسەیان تەواو کرد بەشی تریان تەواو کرد مامۆستانی ئێستا لە کوردستان بەڵێ ئێستا ئەو پەناگەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بە زۆرێک گواری هاتووە لە ململانی سیاسەتە دەخولەکە مەسەلەن قەینا مەسەلەن پارتی بڕیارێکی غەڵەت بەیانێکی بڕیارێکی غەڵەتدا بەس کارەسات نییە ئەو حکوومەتەی کە بە پەناگەی من ئەم نمونەیەم بۆ هێنایەوە کە پەناگە بووە پەناگەی هەموو لایەک بووە ئێستا بێتە دەخول بکە مەسەلەن ئیدانەی ئەوە نەکا کە مەتاڕی سلێمانی بردومان کراوە بەڵام بڵێ وەڵاوە هێزێکیان نازانم چیانی نەکرێ و ناکۆچی سیاسیانە بخزێنرە ناو حکوومەت بێگومان ئەو بەیاننامەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە بەڕاستی بەیاننامەیەکی زۆر دەتوانم بڵێم نامەسئولانەیە لە ئاستی حکوومەتان نییە چۆ حکوومەت دەبێت بە یەک چاوسەیری هەموو شارەکانی کوردستان بکە حکوومەت دەبێت خۆی بە حکوومەتی هەموو کوردستان بزانێت جا ئەمە هەم بۆ تەرەفی یەکێتی نیشتیمانیش ڕاستە هەم بۆ پارتی دموکراتی کوردستانیش ڕاستە هەموو لەتکردنێک خزمەتە بە ئەجەندای دەوڵەتانی داگیر کرد لە سەر و هەمیانە تورکیا چکە خۆی هەر سیاسەتی پەرتکەوتزاڵ بە سیاسەتەکە کە تورکیا پەیڕێویەکە جا تۆ بێژ پێت لە ناوخۆی خۆتا پەیڕێویکەی بۆیە مؤسساتی فەرمی خەڵک دەنگی پێداوە سە پەرلەمانی کوردستان کە نەئەکرا بەڕاستی ئەم بڕیاری دژە دیموکراسیەشان دەکە خۆیان تەمدید کردوەوە ئەمە بارحاڵ بەڵام لە ئەساسا خەڵک دەنگی بە پەرلەمان داوە پەرلەمانیش حکوومەتی هەڵبژاردووە و ئەمە ینی کەواتە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئەگەر بە نیسبەتێکی کەمیش بوو بێت ڕەنگە من یەک دنیا ملاحەزەم هەیە لەسەر مەسەلەی هەڵبژاردن و چەند کەمترین خەڵک بەشداری کردووە بەڵام بە نەتیجە خەڵکێک بەشداری کردووە لە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بووە و ئەو پەرلەمانە و ئەو حکوومەتیان هەڵبژاردووە بۆیە ئەو حکوومەتە ئەبێ خۆی بە هی هەمووی بزانێت نابێ تەڕەفێک هەیمەنی خۆی زاڵکا بەسەریا و بڕوای من پێویستە کار بە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانی شکرێت کە پەیڕێوێکە کار لەسەر ئەوەکە کە پێویستە شتانە بە هەماهەنگی و دەنگدان و هەر خودی کابینەکە کابینێکی سێقۆڵی یا چوارقۆڵیە لەسەر بەنامەیەک ڕێکەوتون کە بەیەکەوەم کارانە بکەن بۆیە ئەمە حاڵتێکی زۆر خراپە و ئەمە پێش هەموو شتێ زەربە لە پارتی دموکراتی کوردستانەدا زەربە لە مؤسساتەدا و متمانەی خەڵک ئەوەندەی تر لاوازەکە بە مؤسساتی فەرمی جگە لەوەش لە ڕاستیە ئەو بەیاننامانەی کە دەرکراون ئەتوانم بڵێن بە تایبەتی هەمووانەی تەرەفی ئەنجومەنی ئاسایی شەمەوەی ئەنجومەنی وەزیران هەتاوەی سەرۆکایەتی هەرێمیش ینی بە جۆرێک لە جۆرەکان وەکوی بڵێ بیانوێک بدا بەدەست دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بۆ ئەم کاری کە کارە دوژمنکارانی بەرامبەر مەتارێکی مەدەنی لە شاری سلێمانیا کردوێتی واروەها ئێمە وەشمان بیر نەچێ ئەمە بڕیارمان هەیە لە پەرلەمانی باشە دکتۆری منە بیستمەوە بڵم مەزلوم کۆبانەیە تیرۆریستە ینی یاساغە قاچاغ بۆ بن بەڕاستی لەو ڕۆژەوە ینی ئەو کوردێک بە دوای و پرسیارەیە گەڕم بۆ ئەبێ کارەسات بێ مەزلوم کۆبانەی لە سلێمانی بێ یان لە هەولێر بێ یان فەرماندەیەکی ئەنتی تیرۆری یان دژە تیرۆری سلێمانی لە قامیشلۆ بێ ئەمە بەسی کوردایەتی ناکەین لە ڕاستیە کاکزانە ئەوە بە هیچ جۆرە بیانوو نییە بەدەست دەوڵەتی تورکیا و دەوڵەتی یان و هەر دەوڵەتێکی دیشەوە بۆ پێشەلکردنی سەروەری خاچی هەرێمی کوردستان چونکە ینی وەکو چۆن تورکیا یەت تەداخولەکە لە کاروباری تورکمانەکان لە شاری کەرکووکە ئاوا حەقی هەموو کوردیەکە کە تەداخولکە لە یاخود تەداخل بۆ معنایی کە پشتگیری بکە لە ئەزمونێکی کوردی لە هەر پارچێکی کوردستان نابێت و ئێمە بیریشمان نەچێت پەرلەمانی کوردستان لە ساڵی 2014 بڕیاری ژمارە 24 دەرکردووە کە بڕیاری ژمارە 24 بە ڕوونی لە دووسێ خاڵە لە دووسێ مادە ئەڵێ خەڵکی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان کە نوێنەراتی خەڵکی کوردستانەکە ڕێز لە هەموو ئیرادەیەکی خەڵکی ڕۆژاوای کوردستانەگرێ بۆ هەر فۆرمێکی بەڕێوەردن کە خۆیان بڕیاری لێ ئەدەن و پێویستە نوێنەراتیان هەبێ لە
شارەکانی هەرێمی کوردستانە و پێویستیشە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی مامەڵەیە گەڵا بکە و پشتیوانی بکە. یعنی ئەم پەرلەمانەی ئێستا پارتی دیموکراتی کوردستان خۆی زۆری نێتیایە 45 کورسی هەیە لەم پەرلەمانە و بەردەوامیش ئەوە ئەڵێتەوە کە ئێمە احترامی پەرلەمان نەگرین و دیفاع لەواکەین کە پەرلەمان ڕۆڵی چاودێری هەبێ بەسەر حکوومەتەوە. هەر خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کاتی پێشکەشکردنی وتارەکەیە لە کاتی متمانەوەگرتن ناو پەرلەمانی کوردستان ئەم قسانەی کرد کە باسی ڕۆڵی گرنگی پەرلەمانی کرد. ئێتۆ ناکرێت خۆت احترامی قەراراتی پەرلەمانەکەی خۆت نەگری و لە ڕاستیە تورکیا بە معنای کەلیمە خۆی ئەتوان بڵم دامی تیرۆری کردووە نەخێن مەزڵۆم عەبدی کۆبانیە و پێشمەرگە و شەڕەڤان و گەریلا و هەموو کچ و کوڕە ئازاکانی کوردستانیان لە هەر شوێنێک بووبێتن بە یەکدەستی دیفاعیان لە خاچی کوردستان و تێکشکاندنی ئەفسانی داعش کرد. بەڵام ئەوە ئەتوانم بڵێم تورکیا بوو بە جۆرێک لە جۆرەکان گلاوە لە دامی داعشەوە ڕەنگە بەردانی قونسوڵەکانی تورکیا لە مووسڵ و زۆر بە ڕێکوپێکی و ئیزندانەوەیان بۆ ناودەوڵەتی تورکیا ئەوەی چێ بێت لە خاڵەکانی ئەوەی کە ئەو گومانە خستە هەیە لەسەر دەوڵەتی تورکیا کە خۆی دامی داعش و تیرۆری کردووە. بەعکسەوە ئێستا ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتیە دژی داعش کە لەسەر ئەمە بێنە جواب چونکە مەزڵۆم عەبدی کۆبانێ دێنە جوابیش بە بڕوای چەند کارمەندێک یان چەند دیبلۆماتکار بێت یاخود سەربازی ئەمریکی بێ لەناو شاندەکەی بە بڕوای من ئەمە سەرکێشێکی ترە کە تورکیا و ئەردۆگان بە خەڵکی تورکیاوەیەکە و بڕوای من بێ باجش نابێ هەروەکو چۆن لەو ڕۆژانە مەسەلا سەفیری تورکیا ڕۆشتبوو بۆ لای معارەزەکانی ئاکپارتی سەفیری ئەمریکا بەڵێ سەفیری ئەمریکا ڕۆشتبوو بۆ لایەن کە سەیرمان کرد ئەردۆگان یاخود دەوڵەتی تورکیا بەیاننامێکی زۆر توندی دەرکردووە لەسەر ئەمە ئینزارێک بوو یاخود ئاماژەیەک بوو لە سیاست ئەوە هەیە بێگومان بە هەموو پێوەرە ئیقتصادی سیاسیە کۆمەڵایەتیەکان و پێ ڕاپرسیەکانیش کە تا ئێستا دەستگا معتەبەرەکان لە تورکیا کردویانە وەزعی ئەردۆگان زۆر خراپە و بە بڕوای من هەموو ئەمانش تەزدیری مەشاکیلەکانی ناوخۆی خۆیەتی. یەکێک لەو شتانی کە هەمیشە ئەردۆگان کاری لەسەر کردووە ئەوەیە کە بێوێت لە ڕێی کۆمەڵی ئۆپەراسیۆن یا داگیرکاری یاخود بە حسابی خۆی سەرکەوتنی عسکەریەوە بەمە جەماوەری خۆی بەرزکاتەوە و باڵانسی هەڵبژاردنەکان بباتەوە. بەڵام وەزعی ئابووری وەزعی کۆمەڵایەتی وەزعی سیاسی تورکیا زۆر خراپە بە تایبەتی لە ڕووی اقتصادەوە ئێستا لیرەی تورکی لە خراپترین ئاستی خۆیەتی و ئەم تەرەفی حیزبەکەش ڕۆشتون هەتا بۆ لای سووریا قسەیان لەگەڵا کردووە کە ئێمە لەو مەڵتیقانە ئەکشینەوە و ئێمە ئەمانەوێت سوپاکانمان بشینەوە بۆ ناوخۆی وڵات دیموکراسی بەهێزکەین اقتصادی تورکیا بەهێزکەین ژیان ببوژێنینەوە. بۆیە بە بڕوای من هەم ئەوەی کە ئەمریکا لە بەرامبەر ئەردۆگانە دەری کرد یاخود ئەو سەفیری ئەمریکا کە سەردانی ڕکابەرەکانی ئەمی کردووە هەم زۆر بابەتی تریش ئاماژەی ئەوەن کە وەکو چۆن ئەم لە چەند ساڵێک پێشەستا لە ئەنجامی بوومەلەرزەوە هات لە ئەنجامی ئەم بوومەلەرزە کۆتایی پێ. دکتۆر پرسیاری تر بە حکومیەوەی بەڕێستان لە دەرەوەی یەکێتی و پارتی و مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پلاڵێمێن وەکو مامۆستا زانکۆنە بەڕاستی ئەو کارانی کە چەند ڕۆژە ڕابردوو ڕوویدا هەندێک لە نووسەرەکان بەمەبەست بیان بەمەبەست لە خۆشەویستی بیان لە ڕقا باسیوانە کرد کە هێزێکی وەکو یەکێتی سلێمانی تووشی حاڵەتێک و گەمارۆدانێک کردووە و نابێت تورکیا تۆڕەکات و یعنی بەڕاستی مجاملی ئێمە لە تورکیا چی بەدەستێنین ئەگەر پارتی بێ ئەگەر یەکێتی بێ ئەگەر گۆڕان بێ ئەگەر هێزە ئیسلامیەکان بن لە مجاملەیە چی بەدەستێنین لەوەی کە ئێستا ئەیکەن بەرامبەر بە پرسەنەتەوایەتەکەی چی بەدەستێن سلێمانی بەهۆی ئەو سیاسەتانی کە پشتیوانی ڕۆژاوا کە گەمارۆدراوە بە قەنەعاتی من لە قسەکانیش ماوتم هیچ هێزێکی سیاسی نابێت بیر لەوە بکاتەوە گرە و لەسەر ئەوە بکە بڵێم ئەم شارە بەم نەوعەیە کەواتابێ ئەمەی دەرەق بێتوانە سلێمانی و شارەکانی تری کوردستانیش لە مێژووە سەلماندویانە کە بە جوامێری و کە بە پشتیوانی پارچەکانی تری کوردستان وەکو چۆن ئێمە لە کاتی کۆڕەوە لە کاتی ئەنفالەکانە کە پارچەکانی تری کوردستان باکوور ڕۆژهەڵات هاوکاری ئێمەیان کردووە ئێمەش ئەرکمانە هاوکاری ئەوان بکەین و بەڕاستیش قوڵایی استراتیجی ئێمە لە ڕۆژئاوای کوردستانە قوڵایی استراتیجی ئێمە لە ئەستەمبوڵ نییە هەتا ئەگەر ئێمە لە ڕووی فیدراڵیشەوە سیرکەین ئێمە ئەبێت لەگەڵ مەرکەز
بینمان باش بێ وەک لەوەی لەگەڵ ئەنقەرە و تاران بینمان باش بێ بۆیە نەخێر بە بڕوای من تورکیا هەمیشە لە بیانوە ینی ئەمە پەیوەندی بەوە نییە سلێمانی یا هەولێر یا با بڵێن سلێمانی بە تایبەتی لە ئێستادا لەبەرەوەی ئەم با بڵین چالاشیانەی تایە یاخود پشتیوانی ڕۆژئاواکە یا پشتیوانی باکوورەکە ئیتر بۆیە نەخێر تورکیا خۆی بە ئاشکرا ئێڵێت من دژی هەموو ستاتویەکی کوردی مەگەر لە جنوبی فەریقاش بێ یعنی تۆ بێنێ بەرچای خۆت لە دەوڵەتی عراقا لە 1930ەوە لە پەرلەمانی ئەو کاتی عراقا قانونی زمانە ناوچەیەکان کە ئەو کاتە بە زمانەکانی غێری عەرەبی وتراوە زمانە ناوچەیەکان دەرکراوە کە ئەو شوێنانی چڕی دانیشتوانیان بوون لە کوردە با بە کوردی بخوێنن بە کوردی لە دەواییدا مامەڵە بکەن تورکمانە با بە تورکمانی بە هەمان شۆ لە هەزاری سێمە لە 2023 تورکیا ئەم مافە زەوتەکە بۆ دوای ئەوە تورکیا یعنی بۆ نمونە لە یەمەن تەداخولەکە لە نازانم سعودێ تەداخولەکە لە هەموو شوێنێک ئەم ئەوێت بەهێزی عسکەری ئەم کێشە مەشتیانی خۆی یەکلایی بکاتەوە بۆیە لە ڕاستیە بە بڕوای من هیچ مبەڕیرێک نییە بۆ دەوڵەتی تورکیا بەم شێوەیە مامەڵە بکە و هیچ مبەڕێکی نییە بۆ هیچ نووسەرێ بۆ هیچ سیاسیەک ببێتەوە بە قەوانێک یاخود ببێتەوە بە بەهانەیەک بۆ ئەوەی کە دەوڵەتی تورکیا شەرعێت بەکارەکانی خۆی بدا بۆ بڕای من چوار گەشتی ئاسمانی و چوار شاحینەی بار هەڵگری نازانم بازرگانی ئەوانە ئەوە هێنێتەوە پشت لە براکانت بکەی لە هەر شوێک بە هیچ جۆرێک ئەوە ناهێنەوە بەڕاستی یعنی من سەیرم لێ کە تورکیا ئەڵێ سلێمانی نائارامە باشە خۆ با بێت پرسیار لەو هەموو کۆمپانیا تورکیا بکاکەیسە لەم شارە کارەکەن چەند کۆمپانیای تورکی ئێستا لەم شارە ئیشەکەن و سەرمایە گوزاریەکەن نەخێر ئەمە پەیوەندی بە عقلیەتەوە پەیوەندی بە تێڕوانینەوە پەیوەندی بە ذهنیەتی دەوڵەتی تورکیاوە هەیە و بە بڕوای من ئێمە بەوە گرەوەکە ئەبینەوە کە پشتیوانی ڕۆژئاوا بین پشتیوانی باکوور بین پشتیوانی ڕۆژهەڵات بین و ئەم یەکێتیە ئێمە ئەگەینێ بە ئامانج و هەر کاتێک ئێمە توانیمان ئەمە پارێزین بەڕاستی دوژمنەکانیشمان ناچارن حسابمان بۆ بکەن و دوژمنەکانی ئێمە یەن گرە و لەسەر ئەو ناکۆچیانەی ئێماکەن یەن گرە و لەسەر ئەو پەردبوونانەی ئێماکەن بۆیە ناکری ئێمە خۆشمان جارێکتر ببینەوە بەوە بەڵام بە بڕوای من سەرەتی کوردستان زۆر لەوە زیاترە کە هەر لە ناوخۆی خۆمانە ئێمە بین لەبەر خاتری هەندێک بابەت پرسە نیشتیمانیەتەوەیەکان وەلاوە بنین و لە ڕاستیشە ناکرێت بە هیچ جۆرێک ئێمە لەژێر هیچ بیانوێکە هەر هێزێکی سیاسی جا پارتی دیموکراتی کوردستانە یەکێتیە هەر هێزێکی ترەوە تایبەتی بە حکمی جوگرافیکە هێزیانێ و حکمی جوگرافیەکەش پارتی دیموکراتی کوردستان نابێت بیر لەوە بکاتەوە کە ئەم منتیقانە بکا بە بەشێک لە سیاسەتی دەوڵەتی تورکیا جا لە ڕووی اقتصادیەوە بێت چ لە ڕووی ئەسکەریەوە بێت کە بەداخەوە ئێستا ئێمە ئەتوانم بڵێم کراوە ئەوەی وەکو کەنەکە هەتانە نیگەرانە لە چی مەسەلەن ئێستا راپۆرتێک هەیە کە ژمارێکی زۆر بنکە و بارەگای میتی تورکی یان هێزی سەربازی تورکی لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکە جیاجیەکان هەن ئەوە نیگەرانی نەکردون لە پرسینەتەوەیەتی بێگومان هەر ئەو ژمارە زۆرەی کە هەیە و هەروەها ئەو چالاشیانەی کە هەیەە و هەروەها ڕێگە خۆشکردن یا جا ئەمە بۆ لایەنی تریژ ڕاستە بۆ دەوڵەتی ئێرانیش ڕاستە بەڕاستی هەر تەرەفێ بیکاتوانە ئەمە خۆی ڕێگرێ لە بەردەم پرسینەتەوە یا هەر با بڵین بەشداری نەکردنی لایەنەکانیش ینی هەج لایەنێکی سیاسی بێت و ببێتە بەشێک لە ئەجەندای دەوڵەتانی داگیرکەر بە بڕوای من ئەمە گەورەترین زەربەیە لە پرسی نیشتیمانیەتەوەیی و درەنگ یازوو خۆی باجەکەیەتە چکە دوژمنانی ئێمە داگیرکەران ڕەنگە لە نزیک مەودا دەستکەوتێکی کاتی پێ ببەخشن بەڵام لە دوور مەودا دوجار تۆش ئەبییتەوە بە قوربانی ئەو سیاسەتی کە خۆت پێڕەوت کردووە دکتۆر هەز ناکەی ئێستا دۆخێک دروست بۆتەوە ئەمەلێکی دروست کردوەوە بۆ مەسلەی کۆنگرینەتەوەی یا مەسەلەن یەک ریزی نیشتیمانی یان ریزینەتەوەی مەساڵەحەکان لە شوێنە گەستنەوە پاڵی یەکتر مەسەلەن بەڕاشکاوی بێڵە مەسەلەن جگە لە پارتی یەکبوونێکی نەتەوەی هەیە مەسەلەن ئەمە هەست ناکەی ئەو خۆرە وردە وردە گەشە بێتەوە یا لە بن پەڵە هەورەکان دێتە دەرێ بێگومان ئێستا زمینێکی باشە و لە ڕابردووشە ئەم جۆرە زمینانە ڕەخساون بەڵام بەداخەوە لەبار براون بە لەبەر مەسڵاحەتێکی کاتی یا مەسڵاحەتی تەرەفێکی دیاریکراوە بۆیە کۆنگرێنەتەوەی کوردستان چەترێکە چەتری هەموو هێزولایەنە سیاسەکانە بە بێت جیاوازی و هەموو کەسایەتەکانە هەموو ڕۆشنبیرەکانە
و هەموو بیر و بۆچوون و باوەڕێ جیاوازەکانیشە بۆیە بە بڕای من باشتریشە بۆ هێز ویلایەنە سیاسەکان و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەویش بە هەمان شێوە لەو چوارچێوەیە بیر لە بەرژەوەندی باڵای نیشتیمانی و نەتەوەی بکاتەوە و هەر بیرکردنەوەیەک لە پێچەوانەی ئەمە درەنگ یا زوو بە بڕای من سەری ئەو تەرەفەشەخوا کە ئەوێت لە پێچەوانەی مەسڵاحەتی نیشتیمانی و نەتەوەی مامەڵە بکات. ینی پرسەنەتەوەیکە بەو شێوەیە باسی پرسێکی ترەکرا دکتۆر مەسەلەن کە بەهۆی ئەوەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانیان سیاسەتی یەکێتی و پارتی سیاسەتێکی بێزارکەر بۆ لە ماوەی ڕابردوودا بۆ خزمەتکردنی خەڵک و جەدەلەکان جەدەلی مۆنتێج نەبوون یانی نەتیجەدار نەبوو ئەنجامدار نەبوون خەڵک ئینتیمای نیشتیمانی لاواز بوو مەسەلە لە پرسی ئەوەی کە نەوت لە دەستی عراقا بێن وەزارەتی نەوتی عراق و سۆمۆ بیفرۆشیان هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر لە سۆمۆ مەسەلەن ئێستاش بۆ کۆمەڵێک بابەت خەڵک متمانی زیاتر بەدام و دەستگاکانی بەغدا و ناوەڕاست و باشوورێت تا هەرێمی کوردستان ئەم ئینتیمایە چۆن ئەبێ ئەکتیڤ بکرێتەوە بەڵێ بێگومان دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە بە تایبەتی پارتی و یەکێتی نیشتیمانی تەمسیلیەکەن وەچکە ئەوان بە بەردەوامی زۆری نەبوون و حکوومەت و جێگری سەرۆک و حکوومەت لەوان بووە ئەم ململانیانیان ئەمەندە تۆخ کردوتەوە خەڵک ئێستا نەکرد ئەواڵەیە کێ دێ حکوممانکە با حکوممانکە وەڵامانەمان لە کۆڵ بێتەوە بۆیە من خۆم ڕۆژانە کەڵ ئەو جیلەی کە خوێنکاران و گەنجانن مامەڵاکەم بە تایبەتی وانەکەشکەوانی کوردۆلۆجیە کە زۆر بە ناچاری تووە بێ ئەمانیان لەگەڵا باسکەی ئەو بابەتیان بۆ بروژێنی بە ئاشکرا پێتەڵێت مامۆستا ئێجا فەرقی چییە ئێستا لەگەڵ سەردەمی ئەمارتی بابانە کە تەرەفێ بەرە و ئێرانەکان ڕۆشتووە تەرەفێ بەرە و عوسمانەکان ڕۆشتوانە بۆیە ناکرێت لەژێر هیچ بیانویەکە ئێمە هەمان ئەم مێژوانە دووبارەکەینەوە پێویستە ئێمە نقطەیەک دابنین و لەسەری دیارەوە دەست پێ بکەین و ئەم دوولایەنە و ئەم هێزە سیاسیانە لەسەر بەرژەوەندی باڵاوی میلەتەکەمان کۆک بن بۆیە قوڵایی ینی جیا لەوەش قوڵایی استراتیژی ئێمە بەڕاستی لە بەغدایە نە لە تورکیایە نە لە تارانە هەر هێزێ بیل لەوە بکاتەوە بێبێت لە ڕێی ئەمانەوە تەنازول بە لایەنێکی تر بکە بە بڕوای من سەرنجام زەرمەندی یەکەم خۆیە بێتوانە بۆیە ئێستا خەڵک وای لێ هاتووەکو خۆشەوتە ئەڵێ زۆر ئاعتیادیە نەوت لەژێر دەسەڵاتی ئێمە نەمێنێ با سۆمە مامەڵی پێوە بکە لەبەرەوەی خۆنەوت لە قازانجی خەڵکان نەبووە ناشەفاف بووە گەندەڵیتیا بووە فڵانیتیا بووە فیساریتیا بوو جگە لەوەش ئێمە ئێستا بەداخەوە لە ئەنجامی ئەم ململانیانە یعنی پرسە گەورەکان ئەسڵەن لە ئەجێندا نەماوە ینی 2005 مادەی 140 پرسی پێشمەرگە پرسی یەکلاییکردنەوەی ئەو ناوچانە زۆر بابەتی تر پێگەی کورد ئەمانە یعنی بابەتی سەرەکی بوون واروە لایەنەکانی تر ئەهاتن لەگەڵ کووردا سازشیانە کرد بۆی حکومەتەکان دروست بێ ئێستا تەنها بۆتە سەرەوەی کە موچە بێت و بوجە بێتوانە کە ئەمە بە بڕوای من بەرهەمی ئەو ململانەیە کە دەسەڵات لە هەرێمی خۆ بچووکردنەوەیە و ئەوەیە کە تۆ لە قووەتەوە مامەڵە ناکەیت خۆت بەستوتەوە بە تورکیاوە یاخۆت خۆت بەستوتەوە بە ئێرانەوە بە تایبەتی لە ئابوووریە کە خۆ هەرێم بەڕاستی هەرێم لە ڕێ عەقدی 50 ساڵەوە کرابوو بە ڕەهینەیەک بە دەست تورکیاوە کە تۆ واو لێ هات بێگومان مرکزی ژەزانێت تۆ چ قووەتێک هەیە چ پێگەیەک هەیە بۆیە بەو شێوەیە مامەڵە لەگەڵاکە بۆیە بەڵێ یەک نەبوون ململانەی خراپی حیزبی کە گەیاندنە سەر شکاندنی ئێسخان گەورەترین زەربە ئەدا لە ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیی و بڕوای من ینی مەسئولی یەکەم لەو دۆخە دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە باشە کەواتە بۆ ئەوەی ئینتیمای نیشتیمانی تاک مەسەلەن ئەوەی ئەمڕۆ جوڵەیەک بۆ ئەوەی چەند ڕۆژە ئەیبینین مەسەلەن خەڵک هێنە یاری یەکێتیشە بەڵام لەبەرەوەی ئەبینێت مەسەلەن سەرۆکی یەکێتی یان بۆ برەوە پرسیارە حزبی نیە بەڵام مەسەلەن ئەبینێ کە یارمەتی ڕۆژاوادایان شابەشانی مەزلوم کۆبانەی ئەوەستەیان خەڵک هێنە یاری یەکێتیشە ڕەخنەگری یەکێتیشە لە سیاسەتە گشتەکانی بەڵام لەو پرسیار دەستخۆشیەکە من مەبەستمە لێرەوە بڵێم مەست ناکەی نەواتێکی نەتەوەی خەریکە زیندوو ئەبێتەوە بۆ هۆی ئەو جم و جۆڵانەوە زۆر باشکرا ئومێ دەکەم ئەم هەڵوێستانە وەکو وەرەقەیەک نەبێت تۆ دیسان لە دژی تەڕەفێکی تر بەکاری بێنیت توانە هەموو شتێکی باش ئەبێ دەستخۆشی لێ بکرێ
بەڵێ با بڵین ئەرکمانە منوکوتم بەپی بڕیاری پەرلەمانی کوردستانیش کە پشتیوانی ڕۆژئاوا کرێت چکە بڕیاری پەرلەمانی کوردستان هەیە بۆ پشتیوانی ڕۆژئاوا بۆیە ئەمە ئەرکێکە لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەسەر لایەنە سیاسەکان بۆ تایبەتی پارتی وێچێتی کە دوو تەرەفن هەم هێزیان هەیە هەم حکوومەتیان بەدەستەوەیە هەم دەتوانن جوڵەی جیاواز لە لایەنەکانی تر بکەن ئەرچیانەکە نوێنەرە با بڵین هەم پشتیوانی ڕۆژئاوا بن پشتیوانی باکوور بن پشتیوانی ڕۆژهەڵات بن بۆ لە هیچ ژێر هیچ بیانوکشان ناکرێت لایەنێک دژی پارچەیەکی تری کوردستان بێت بەو خەیاڵەی کە بێوێت ئەجەندای دەوڵەتێکی ئەقلیمی جێبەجێ کاتوانە بۆیە ئەرکی پارتی دیموکراتی کوردستانی شەکە ئەو سنوورانەی کە بە تایبەتی سیمێڵکە کار ئاسانی بکە و سنوورەکان کراوە بن و وەکوتم قوڵایی استراتیژی ئێمە لەگەڵ ڕۆژئاوایە و ئێمە ئەتوانین ئەم دوانە و لەگەڵ پارچەکانی تریش کە ئومێد دەکەین لە ئایندا ئەوانش بە مافی چارەنووسی خۆیان گەین هەموو بەیەکەوە ئەزمونشی دکتۆر بەڕێز باسی تەجروبەی ڕابردوود کە لە ملیشینەکان کە داخ و ئەسەفێکی گەورەیە لە مێژووە نووسراوەتەوە ئێستا بۆ نمونە بەرەی معارەزەکە لە هاوپەیمانێتێکایەکیان گرتو بەرامبەر ئەردۆغان چانسیان لەژێر دەستی کوردایە و لێرەش مەسەلەن حکوومەتەکان ئەگەرچی ئەتوانن بەبێ کورد پێچی بهێنن بەڵام لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی تەنانەت ئیقلیمیشەوە باڵانسەکە تێگەچێ بۆیە کورد لێرەشا باڵانسە لە ڕۆژاوای کوردستانە بینی کە چه هێز و قوتێکیەوە لە ڕۆژەڵاتی کوردستانیش خۆپشاندانەکانمان بینی بە ئەگەرێکی زۆرەوە مەسەلەن مجاملە و مامەڵەکە نەرمترە بێ لەمە داهاتوە باشە کورد ئەم هەموو چانسانی جارێکی ترۆک و دەرفەت لە بەردەمە کاتی ئەوە نیە خۆی بسەلمێنێتەوە بەدڵنیایی من ینی خۆ ناکرێت مێژوو بۆ چییە مێژوو بۆ ئەوەیە کە تۆ عیبەتی لێوەرگری و ئایندەیەکی باشی لەسەر بنیادبێ خۆ مێژوو هەر بۆ ئەوە نییە وەکو حکایەت بخوێنیتەوە جاگە هەر بۆ ئەوە بێت چ کەڵچێکی هەیە وانە مێژوو بۆ ئەوەیە کە تۆ پند و عیبەتی لێوەرگری و ئایندەیەکی باشی لەسەر بنیاد بنێتوانە و دووبارەی ئەوە نەکەیتەوە ینی مەسەلە براکان و ئامۆزاکان لە ئەمارەتی بابانە لێرە لەم پانتایە گەورە کۆک نەبوون نەیانتوانێت بگونجن بەیەکەوە بەڵام 2000 هەمویان لە ئەستانبول بوون بە پەنا هەندە چیان ینی چیان چنیەوە کۆتایی بە ئەمارەتەکە هاو بۆیە تۆ ئەبێ پند لەمە وەرگریت ئەبێ پند لەمە وەرگریت و لە ڕاستیشە وەکوتمان بەپێی هەموو لێکدانەوەیەکی سیاسی اقتصادی کۆمەڵایەتی و ڕاپرسی دەستگا معتەبەرەکانیش ئەردۆگان لەم هەڵبژاردنە چانسی بردنەوەی نەماوە بە تا ئێستا بەپێی ڕاپرسیەکان تا ئێستا بۆیە تەرەفەکانی بەرامبەریشی و هەدەپە کە ئێستا دەورێکی سەرەکیە بینێ لە ڕاستکردنەوەی ئەم باڵانسا کە کۆمەڵێک وەکو چۆن لێک تێگەیشتن هەیە لە نێوانیانە و بە هەمان شێوە ئەوە خۆپشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر دروشمی ژن ژیان ئازادی و ئەزمموی ڕۆژئاوا کە لە ڕاستیان من خۆم چەندین جار سەندانی ڕۆژئاوام کردووە یعنی ئەزممونێکە هەموو کوردێک هەموو سیاسیەک هەموو کەسێک ئەبێ شانازی پیوە بکە و پشتیوانی کا هەڵبەتە کە مکورتیشی تایە هیچ شوێنێک بێ کە مکورتی نیە بەڵام وەکو ئەزممونێک کە کورد لە باکووری سووریا و لە ڕۆژئاوای نیشتمان حەقی ناسنامەشیان نەبووە بەڵام ئێستا لە دوای 2011 توانیویانە پێکەوە ژیانێکی زۆر زۆر جوان ینی من خۆم لەوێ بووم کە دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرشی بۆ سەر عەفرینە کرد عەفرینی داگیرە کرد یەکێک لەوانە کەسایەتێکی عەرەب کە لە ناو ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان هەبوو وتی تورکیا ئەیەوێت ئەم برایەتی ئێمە کورد پشێوێنێت ینی ئەمە قسەی شخصیەتێکی سیاسی عەرەب بوو لە ناو ئیدارەکە کە لە بەردەم ئێمەش پەرلەمانتارا کردیوانە بۆیە لە ڕاستیە ناکرێت ئێمە ئەم ئەزمونە کە ئێستا ئەمریکاش بەڕوونی و پەیمانان دژی داعش بەڕوونی مامەڵەی لەگەڵاکەن و پشگیری ئەکەن و لەسەر ئەرزی واقعیش ئەوان ئەفسانەی داعشیان تێکشکانوە ئێستا ئێمە بین پشتیان تێ بکەین بۆیە لە هەموو کاتێ پێویستتر ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو سەرەتای ئومێدەی کە دەرکەوتووە بیپارێزین گەورەیکەین گەشەی پێبین و بەرەو پێشەوەی بەرین نەک بین لەبەر کۆمەڵێ بەرژەوەندی شخصی عایلەی حیزبی کاتی
هەمان مێژووی ناشیرینی ئەمارتەکان و دەسڵاتە کوردەکان دووبارەکەینەوە نەکبین ئەو پەندە لەسەر خۆمان ساخینەوە کە جیهان پێمان بڵێ کورد ناتوانن ئیدارە حکومڕانی خۆیان بکەن. بەڕاستی ئەوە بەرەو دووبارە بوونەوەی مێژوو ئەگەر بەو شێوە بەردەوام ئەگەر بەم شێوە بەردەوام بێ بەڵێ ئەم قەوارەیە لە لێواری ڕووخانایە و مێژوو لە خۆی دووبارە کاتەوە ئەوە بڕوای منیش مەسئولی سەرەکی ئەو دوو تەرەفە ئەبن کە ئەم ململانیان بەم شێوە کردجا هەست تەرەفێکیان نەرمی بنوێنێت و بێوێت ئەمە کۆتایی پێبێنێت و لە مەسلحەتی نیشتیمانی و نەتەوەی مامەڵەکە بە بڕوای من ئەوە سەرکەوتووە بێت. لە چ ڕێکەوە ئەو قەوارێ بەرەو ڕووخانە بێ بەڕێز دکتۆر مەسەلەن تۆ بێنە لە بەرچاوی خۆت ئێمە لە 2005 پێگەی کورچۆن بوو ئێستا پێگەی کورچۆنە 2005 ئێمە مادەی 140 کاتمان بۆ دانا پێشمەرگا ئیشی تیا ئەکرا کوردژمارەی زۆرتر بوو سنگ و قورسایی زۆرتر بوو دوای ئەوە ئەهاتن لێرە لە سلێمانی لە هەولێر لە باشووری کوردستان حکومەتی بەغدایان پێکەیەنا بەڵام ئێستا ئەو ڕۆژە کە سەرۆشی حکومەتی کوردستان و وەفدەکەی چوونەتە بەغا ئەو دوو وێنەیە بەراورد کە اینجا تی ئەگەی لەوەی کە ئەم قەوارەیە لە بەردەم چمە تەرسیەکایە واروەها پێخۆشببوونی خەڵک کە ئەمە گەورەترین خەتەرە کە خەڵک ئیتر ئینتیمای نەمێنێ کە خەڵک ئەمەی پێخۆش بۆ قەیچێکە با سۆمۆ بێنەوەتەکە بەفرۆشە خۆ گرنگەوەی لە کۆڵ ئەمانە ئەبینەوە این تۆ هەم لە ڕووی ناوخۆیەوە کە وەک کێشە هەرە ئەساسیەکەیە هەم لە ڕووی پێگەی تۆشەوە لە بەغا هەم لە ڕووی نێودەوڵەتیشەوە کە نوێنەری نەتەوەیە گرتوەکان کە هێزە ئەساسیەکان پاڵ و پەیوەندن بەروەغدا و ئامۆژگاریش دەکەن خۆ بلاسخارد بەڕوونی پێی نەوتن لە هەولێر خۆ بەڕوونی لە بەرچای هەموو میدیاکان پێیوتن وانەزان ئەم هەرێمەتان تاسەر بۆ ئەمێنێتەوە تۆ گوێ لە خەڵکی خۆت نەگری لە شەقامەوە لە مناڵێکەوە تا بە ساڵات شوێک گوێ لە ڕۆشنبیر نەگری گوێ لە مامۆسای زانکۆ نەگری گوێ لە مامۆسای ئاینی نەگری گوێ لە شاعیر نەگری گوێ لە سیاسی نەگری گوێ لە پارچەکانی تری کوردستان نەگری گوێ لە دۆستەکانی نەگری کە لە نەوتویەکەوە ئەو پارێزن ئەی بەڕاستی هەر بیر لەوە بکەیتەوە مەسلحەتی تۆ لەگەڵ ئێرانە یا لەگەڵ تورکیایە یەکەواتە تۆ دوژمنی سەرەکی ئەو قەوارەیە و ناوچوونی ئەو قەوارەی ئەگەر ئەو قەوارەیە بە هەر شێوازێک ئەو مەسەلە لانی کەم ئێمە بۆی بگەڕێنەوە 2005 چەندمان پێویستە جۆدێکمان پێویستە جۆدێکی زۆرمانەوێ و لەسەر و هەمووشیانەوەیە یەکبوونی ناوخۆیی و یەکبوونی نەتەوەییە کە ئەوە بە بڕوای من هەنگاوێکی زۆر سەرەکیە بێکەوە بۆ ئێمە وردە هەم قەوارەکەمان پارێزین هەم خاکەمان پارێزین هەم پێگەی خۆشمان پارێزین. دکتۆر بۆی ئینتیمای نیشتیمانی و بۆی ئەو خەلەل و کەم و کورتیانەی کە لە ماوەی ڕابردووە هەیە لە مەسەلەی کۆی پرسی نیشتیمانی کەسێک دڵی لای ئامەد بێ لە ئامەد دڵی لای سلێمانی بێ سلێمانی دڵی لای قامیشلۆ بێ قامیشلۆ دڵی لای هەولێر بێ مەهاباد دڵی لای عفرین بێ ئەمە چۆن دروستە بێتەوە ئەو ڕایاڵەیە کە پسڕاندویانە بە هێزە سیاسیەکان ئێستا مەسەلەن خەڵک هەیە ڕەخنیتون لە پارتێگرێ پارتی ڕەخنیتون لە پەکەکە گرێچێتی لەوە گرێ لە پارتێگریانی ئەم جەدەلە ئەم ڕایاڵانی پسڕاندووە جارێ ئەوە شەڕ دەرکەوت هیچ لایەک بە شەڕ ناتوانێت لایەنێکی تر بسڕێتەوە و تورکیاش بە شەڕ نایتوانی حرەکەتی چەکداری لە باکووری کوردستانە لە ناوبەرێ بۆیە ئەگەر هەر لایەنێک بێوێت بە شەڕ ئەم پرسەیەک لای کاتەوە ئەوە بێگومان زەرمەندی یەکەمە بێ لەسەر دروستکردنەوەی ئەم ئینتیمایە پێویستمان بەوەی هەیە ئێمە سازشکەین سازش لەسەر شتی شخصی و حیزبی و ماڵباتی بکەین لە پێناوی پرسی نیشتیمانیەتەوە یاواتە سەرکردەکانی کورد بچووک بیر نەکەنەوە بەڵکو گەورە بیرکەنەوە مەشهەدە گەورەکە ببینن هەر دەوروبەری خۆیان و ماڵەکەی خۆیان و عەشیرەتەکەی خۆیان و حیزبەکەی خۆیان نەبینن بەڵکو ناوچەکە ببینن جیهان بین واتە وێنەی کورد لە سیاسەتە گشتێکا ببینن نەک وێنەی کورد لە شوێنێکی بچووک و لە پنتێکی بچووکا ببین ئەگەر بەم گەورەیە بەم ئاسۆفراوانەیە بیرکرایەوە ئەوە بێگومان هەنگاوێکی زۆر گەورە چوونێتە پێشەوە وەکو لایەنە سیاسەکە ئەوی تری پەیوەندیدارە بە میدیاوە پەیوەندیدارە با بڵین پەروەردەوە بە زانکۆکانمانەوە بە هەڵسوکەوتی ڕۆژانەی سیاسیەکانەوە کە چەندێک بە فیعلی نەک بەدەم ئەی سلمێن کە ئەوان لە خزمەتی پرسی نیشتیمانیونەتەوە یان دوور لە بەرژەوەندی کاتی و حیزبی و شخصی هەموو ئەمانە بێکەوە پاکێجەکە ئەبێت بە سەرەتای ئەو بوژانەوەیە و ئەو یەکبوونە و تێکشکاندنی پیلانی گەڵاوی نەیارەکانی ئێمە. دواسەرنجی بەڕێز دکتۆر دواسەرنجی منەوەیە کە لە ڕاستیە پێویستە هەموو هێز و لایەنێکی سیاسی بە تایبەتی لە ئێستادا کە ململانەی لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستانایە بیر لەوە بکەنەوە کە لە مێژووە لە ڕابردووە هەموو کاتێ ئەو ململیانیانە هەم بە قازانجی دەسەڵاتە کوردەکان تەواو بووە هەم بە قازانجی
پرسی نیشتمانێتەوەی ببورن لە زیانی خۆیان تەوا بووە لە زیانی پرسە نیشتمانێتەوەکان تەوا بووە لە قازانجی دوژمنان بووە بۆیە لە ئێستادا ئەبێت کورد بە یەکگرتووی بە یەکدەنگی لەسەر مێزیکی گفتوگۆ سەر مێزێکی خڕدا بنیشن بە یەکەوە پرسە نیشتیمانێتەوەیەکان بکەن بە ئامانجی سەرەکی خۆیان و دوور لەوە بە بڕوای من پێویستە هەموو کەسێک هەموو ڕۆشنبیرێک هەموو ئینسانێکی بە هەڵوێست هەموو ئازادی خوازێ زۆر بەڕوونی ڕەخنە لەو کەس و لایەن و هێزانە بگرێت کە پیان خۆش بێ یا پیان ناخۆش بێ چنە خزمەتی ئەجەندای دوژمنانی کوردەوە و لە ڕاستیجا حەزەکەمەوەش بڵێم لە ئاخیرە هەم نارەکانی کورد هەم ئەوانی کە گرێ و لەسەر پەرکردنی شارەکانی کوردستانەکەن با لەوە دڵنیا بن ئێمە بەیەکەوە لە بادینان لە سلێمانی لە هەولێر لە هەڵەبجە لە گەرمیان لە هەر چوار پارچەی کوردستان زۆر باش لەو پەیامانە تێگەشتوین و خەڵکی ئێمە زۆر زۆر لە سیاسەتی دوژمنەکانی ئێمە وشارترە بە دڵنیان بە یەکگرتووی دەتوانێت هەموو ئەو پیلانە گەڵاوانە لەگۆڕ بنێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کنگرێتەوەی کورد. سپاس بۆ بەڕێز. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان.